فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا وەڵامی وتە بێپاسا و تۆمەتە بێبنەماکانی هێمن هەورامی جێگری سەرۆکی پەرلەمانی دایەوە. تێیدا ڕایگەیاندووە بەداخەوە هێمن هەورامی جێگری سەرۆکی پەرلەمان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا کە بۆ پاساوهێنانەوەی شانۆگەریەکی پەرلەمان ئەنجامیدا نەک نەیتوانی بەرجی حیزبی لە خۆی داماڵێ، بەڵکو نمایشەکەی بە جۆرێک پڕ لە هەڵەی سیاسی و منهەجی بوو، هەرگیز لە ئاستی جێگری سەرۆک پەرلەماندا نەبوو. لەو چوارچێوەیەدا بێ مناسەبە بە پاساوی وەڵامدانەوەی پرسیارێکی ئامادەکراو لەلایەن خۆیەوە هێرشی ناڕەوای کردە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان و تۆمەتی بێبنەما و بێئەرزشی دایەپاڵی. بۆیە بۆ هێمن هەورامی ئەندامی سەرکردایەتی پارتی باشتر بوو بێدەنجی هەڵبژێرێ یان هەوڵ بدات پاساو بۆ ئەو نمایشە ساختە و ناوەڕۆک بەتاڵەی پەرلەمان بهێنێتەوە کە لەژێر ناوی جێبەجێکردنی یاسا بۆ هۆکاری دردۆنجی و تێکدانی سازان و یەکڕیزی نیشتیمانی و ناشرینکردنی دامەزراوەی پەرلەمان. بۆ هەورامی و بەرژەوەندی حیزبەکەشی چاکتر بوو لاپەڕەکانی مێژوو هەڵ نەداتەوە، چونکە ئەگەر باز لە دۆسەی چاوساغی و لەشکرکێشی و خیانەت بەرامبەر هێزە کوردستانیەکان بکەین، بە دڵنیایی ئەو لە هەموو کەس باشتر دەزانێ کە لەو بابەتەدا کێ شەرمەزاری مێژووە و لە ئێستاشدا بەردەوامە. خەڵکی کوردستان باش ئەوانە دەناسن کە لە دەستکێشی کردنی بێگانە و لە بواری پێدانی زانیاری بە دوژمن و ڕاوەدونان و دەستگیرکردنی کوردستانیان پسپۆڕن و چاوساغی بۆ فڕۆکە جەنجەکانی بێگانە و دەستکێشیکردنی لەشکری بێگانە بۆ داگیرکردنی خاچی هەرێمی کوردستان پیشەی ڕۆژانەیانە. ئەوانە ناسراون کە گەمارە و خەندەق بە چواردەوری ڕۆژئاوا لێدەن و هاوکاری و چاوساغی بۆ سوپای بێگانە دەکەن. هێمن هەورامی باشتر دەزانێت ئەوەی لە پەرلەمان کرا بە تەنها گەمەیەکی ناشرین نەبوو لە ژێر ناوی سەروەری یاسا، بەڵکو هێستریایی سەرکەوتنێکی ساختە بوو، غەدرێکیش بوو لە پێکاتەکانی کوردستان کرا بۆ تێکدانی یەکڕیزی و ناشرینکردنی پرۆسەی حکومڕانی بەکارهێنان و کرانە بەشێک لە گەمەی سیاسی. ئێمە داوا لەسەرکردە دەست ڕۆشتۆکانی پارتی دەکەین بە وردی گوێ لە وتەکانی هێمن هەورامی بگرن بۆ ئەوەی هەڵسەنگاندن بۆ ئاستی سیاسی نوێنەری حیزبەکەیان لە سەرۆکاتی پەرلەمان بکەن، بۆ ئەوەی دڵنیابن کە نوێنەرایەتی بە خەڵکی دەروون پڕلەقین ناکرێت، هەرچەندە بڕوای خۆمان وایە کام قسانە بە مەبەستی تێکدانی زەمینەی کۆبوونەوەی ڕۆژی شەممەی یەکێتی و پارتی کردووە نەک لە نائاگاییەوە. لە کۆتاییدا دەمانەوێت بزانێت کە بۆ ئەو نەهاتووە قسە لەسەر پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێز و لایەنەکانی تری کوردستان بکات. لێرەوە جارێکی تر دڵنیاتان دەکەین بە دروستکردنی قەیرانی دەستکرد و هەڵای ڕاگەیاندن و بابەتی لابەلا زەڕێک ئێمە لە پشتیوانی و داکۆشیکردن لە مافەکانی هاوڵاتیان و باوەڕە چەسپاوەکانمان کەم ناکاتەوە.